قال هي عصايا خوایە ئەوە گۆچانەکەمە با لەسەر وشەی عەسایە تۆزێک بوەستین موسا گۆچانەکەی بەدەستەوەیە 10 ساڵە ئەم گۆچانەی پێیە خوش پرسیاری لێ دەکا ئەوە چیە بەدەستی ڕاستەوە خوای گیانەوە گۆچانەکەمە بەڕێزان گۆچان مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ مرۆڤایەتیدا میلەتی کوردی ئێمەش پیاوانی بەڕێزی بەتەمەنی وەکو جەنابتان گەنجەکان ڕەن بە کەمتر لە لادێدا ژیابن و بینی بێتیان کەم خەڵک هەیە لە ئێمە گۆچانی ڕۆژە بەدەستەوە نەگرت پێ لە پیر و لە گەنج گۆچان لەگەڵ مرۆڤایەتیدا مێژوویەکی گەورەی هەیە بەڵام ئایا گۆچان هەر بریتیە لەو دارێک کە ئینسان خۆی پێوە دەگرێتەوە کە پیرەکان پێی دەڕۆن نا گۆچان زۆر ماناکەی گەورەترە بۆیە قورئان باسی دەکا بۆیە خوا ڕێک پرسی ئەوە چیە بەدەستەوە فەرمووی هی عەسایە خوایە ئەوە گۆچانەکەمە با تۆش گۆچانت هەبێ ئێستا گەنجێک بە من دەڵێ مامۆستا گۆچان بۆ من ئەخ من بۆ منە خەریجی کۆمپیوتەرم ئەخ گۆچان چ لێ بکەم با بەخۆ من شوان نیم بەڕێزان گۆچان دەبێت بۆ هەر یەکێک لە ئێمە هەبێ گۆچانی ژیانت بەدەستەوە بێت چونکە هەمیشە تۆ گەنج نابی قەت هەمیشە گەنج نابی ئەگەر تەمەنت باقی بێ ڕۆژە پیر دەبی قەت ئەژنۆ بەهێزەکانی ئێستان نامێنێ قەت پشتەڕێکەکەی جارانن نامێنێ هەرگیز ئاوا بە گەنجی و جوانی نامێنیەوە ڕۆژێک ئەو گەنجیەتیت دەبێ بە پیری ئەم جەستە ساغەت کە بەسەر شاخا ڕادەکەی لە بەرزیەوە خۆت فڕێ دەدەی بەخوا لاواز دەبی ئەبێ بە گۆچانەکەەوە ئەمجا بتوانی بڕۆی جەستەی ساغت نەخۆش دەکەوێت تەمەنی گەنجت پیر دەبێ ئێستا بەدەسەڵاتی و هەبووی پارە زۆر لە بەدەستایە ڕەن بێ بەرزی و نزمی ژیانت بەسەرا بێ ڕۆژێ هەژار بکەوی ئەو هەبوونیان نەمێنێ بۆیە چۆن گەنجەکە کە پیر دەبێ پیرەکە خۆی بە گۆچان دەگرێتەوە وەڵڵی هەر یەکێک لە ئێمە پێویستی بە گۆچانێکە ئەمڕۆ ئێستا بۆتان شی دەکەمەوە دەبێت گۆچانەکەمان چی بێ تا لە ماڵی باوکتایی ئاگال لێبێ بەڕێزان با گۆچانەکەت برا چاکەکەت بێ خۆزگە براکان گۆچانی دەستی یەک بن ئەزانی کە برای چاک و پشتیوانی چاکت هەبێ لە هیچ ناترسی ئەها کەسێک سێ چوار برای بە دەورەوە بێ و برای دڵسۆز و چاک و دەروون پاک بن گۆچانی دەستن ئەو وەختەی خەریکە دەکەوی دەتگرنەوە چەند خۆشە خوشکێکی دڵسۆزت هەبێ لە ماڵە چەند خۆشە برا بەخوا پێویستی نییە قسە لەگەڵ کچێکی کەدا بکە ئەگە کلیلی دڵی خۆی بتوانێت بۆ خوشکەکەی بکاتەوە با خوشکەکەت گۆچانی دەستت بێ لە کاتی نەهامەتی و نەبوونی و بەرز و نزمی ژیانە بتوانی پشت بە خوشکەکەت ببەستی چەند خۆشە خوشکێک پشت بە براکەی ببەستێ گۆچانی دەستی بێ با بەڕێزان مناڵێک پەروەردەکە لە پیریدا گۆچانی دەستت بێ ئەمڕۆ حتا توانات هەیە بۆ مناڵەکانت دڵسۆز بە دڵیان مەشکێنە تەریقیان مەکەوە بە کاکە بە دادە بانجیانکە بەخوا کە پیر بووی ڕێزت لێ دەگرن بەخوا بە قوربانت دەبن قەت دایکی بەڕێز خوشکە باشەکەم قەت بە مناڵەکان بە ناوی خۆیان بانجیان مەکە هەر بڵێ کاکە گیان کاکە محەممەد گیان دادە فڵان کەس ژیان بەخوا بەدایە گیان بانگت دەکا لە پیریدا دەبێتە گۆچانی دەستت گۆچانەکە بچەقێنە ئەمڕۆ بەدەستەوە بێ کە مناڵەکانتن لە دەستیان نەدەی بۆ هیچ کەس با خزمە پاکەکانت لە دەورت بن با هاوڕێ دڵسۆزەکانت گۆچانی دەستت بن بەڕێزان ئێستا تۆ تەلەبەیەکی زانکۆی وشک مەبە من ناڵم لەگەڵ هەموو کەس تێکەڵاو بە بەس با چەند ڕەفیقی چاکت هەبێ بەیانی تۆ لە هەولێر دەخوێنی ئەو دەچێتەوە سلێمانی ئەو دەچێتەوە کەلار ئەو دەچێتە دووهۆک و زاخۆ ئەو دەچێتە کەرکووکی کوردستان لەوێدا ساڵانێک دوای ئەوە یەکتر دەبینی و ئیشێکت دەکەوێتە دایرەیەک سەیرەکەی فڵان کەسی ڕەفیق لەوەیە دڵ تەنگە کەس ناناسی فریاد دەکەوێت گۆچانی دەستە با هاوڕێت هەبێ با هاوڕێت هەبێ لە دایرەکەدا با هاوڕێت هەبێ لە پێشمەرگایەتێکەدا لە پۆلیسیەکەدا ڕۆژە بەڕێزان فریاد دەکەوێت بێتە گۆچانی دەست ڕێنمایی دەکا لە کاتی سەر لێتێک چوونە با هاوڕێی چاکت هەبێ گۆچانەکەت هاوڕێکەت بێ با گۆچانەکەت شەهادەیەک بێ قەت دڵ سار نەبێتەوە بڵێ شەهادە دەوری نەماوە ئەو هەموو خەریجە با بە دنیا هەروە نابێ والله ڕۆژێ ئەو شەهادەیە گۆچانی دەست دەبێ و فریاد دەکەوێت خەڵک تەعین نابێت تۆ تەعین دەبی دنیا چاک دەبێ بە ئیزنی خوای گەورە هەر ئەمان ئەم زولفە هەر نابێ وابێ هەر دەبێت چاک بێ بەویستی خوای گەورە شەهادەت با هەبێ ئەزانی چەند خۆشە تۆ شەهاد گلەی لە حکومەت بێ بڵێ وەڵای شەهادەم هەبوو هیچم پێ نەکرا نەک گلەی لە خۆت بێ بەیانی شەهادەدارەکان تەعیمی بڵێ حەیفێ نەمخوێن ئاگادار بە باش شەهادەیەکت هەبێ کاکە با زمانێک بزانی تو خۆ حەیف نییە گەنج دۆمینە بکە پرسیاری ئەوم لێکە مامۆستا دۆمینە حەڵاڵ یان حرامە بابە من نازانم حەڵاڵ یان حرامە بەزڵام خۆیزگە گەنجێک ئەوەندە کاتی بەتاڵی نەبێت دۆمینە بکە پەڕپەڕێم بکە نازانم چی یاریەک بکە وەرزشەکانی لێ دەرچێ کە بۆ جەستە بەسوودن تو خۆ حەیف نییە فێری زمانی ئینگلیزی نەبی فێری زمانی فەڕەنسی نەبی وەڵڵا ڕۆژە فریاد دەکەوێت لە شوێنێکا دەبێتە گۆچانی دەستت کە بیر لێ نەکردوێتەوە
با پیشەیەک بزانی جگە لە پیشەکەی خۆت. ئەها مۆزەفی ئێمەوەی کە فەقیرە پشتی بە موچە بەس چی لێ بەسەر هاتۆ چ داماوێک ڕووی تێکردووە خەڵک خەریکە کەلوپەلی ماڵەکەی دەفرۆشێ، مامۆستایەکە خەریکە لەبەر بێپارەی دەگریا. ئەگە پیشەی دۆم بزانی با سنعەتێک هەر بزانی جا پێت عیب نەبێ شاگردی دارتاشێک بە ئاسنگەرێک بە دەلاکێک بە گەنج دەناسم لەو ئەوروپایە کاتێ سەری خۆی لە وڵاتە هەڵگرت ئەیگوت بەس خوا ڕەحمی پێکردم دەلاکی ئەزانم دوومە قەس ئاوا لێ دەکەم کۆمەڵە پارە پەیدا دەکەم دەستەوستان نیم هەیە ڕەحمی خوای لەگەڵەوە ماوەیەک لێرە کرێکاری کردووە لەوەی خەریکە دەبێتە وەستا بەس ئەوەی کە هیچی نەکردووە مەڵێ ئەمڕۆ پارەم هەیە ئیلا سنعەتێک بزانە قەت پشت بە پیشەکەی خۆت مەبەستە گۆچانی دەستە بەڕێزان ڕۆژی تنگانە فریاد دەکەوێت با گۆچانی دەستت پارەیەکی پاشەکەوت بێ کاکەگە 25,000 دەستکەوت با پێنجی بنەخۆیت ژەمێک نان کەمتر لە بەچەوری بخۆ قاتێ جل کەمتر بکە جووتێ پێڵاو بە شڕی لە پێکە و بیدورەوە بەڵام با لە 25,000 5,000 پاشەکەوت بێ وەڵڵی قەت ناچی لە دەرگای نامەردەی ئەگەر نەخۆشیەک ناخۆشیەک تەعزیەک شتێک لێ بەسەر هات دایمە کۆڵەکەی دەستە گۆچانەکەی پەنای بۆ دەبێ ها شکر پارەیەکی پاشەکەوتم هەیە لەم خەیرانەیە فریام دەکەوێت دایمە بیر بکەوە با پاشەکەوتێکت هەبێ گۆچانی دەستەوە خۆی دەخەیە سەر لە تنگانەدا بەڕێزان باز زەویەکت هەبێ بۆ منداڵەکانت چەند جوانە ئینسان تا گەنجە شتێک کۆکاتەوە دوکانێکی پێ بکڕێ لە پیریدا مەمنونی خانە نشینی حکومەت نابی کرێکەی وەردەگری بە سەربەرزی منەتت بە مناڵەکانی شن نەدەی خۆی ئەمانە گۆچانی دەستی ئەم سەردەمەن گۆچانەکەی موسا هی عەسایە با گۆچانێکمان پێ بێ وەرە کەسێک بەخێوکە وەرە تەلەبەیەک بەخێوکە وەرە مناڵێکی هەتی و بەخێوکە وەرە هەژارێک بەخێوکە بەخوا دنیا هەروە نابێ ڕۆژێ ئەو دەبێتە شت و فریاد دەکەوێت من بەم چاوانەی خۆم بینیومە خەڵکی دەوڵەمەندم بینیوە یارمەتی خەڵکی هەژاری داوە جل و بەرگی بۆ کردو بە دەمیەوە بووە ڕێزی گرتووە واللهی ڕۆژێک ئەو دەوڵەمەندە محتاجی ئەو کابرایە بوو ئەو پێگەیوە دەوڵەمەند بۆ یارمەتی داوەتەوە بۆتە گۆچانی دەستی زەوی خڕە بەڕێزان دەسوڕێتەوە هەر لەسەر بارێک ناوەستێ ئەی خێرە و مندان ئەوەندە با گۆچانت هەبێت لە لێ قەومانە خۆتی پێوە بگریەوە ئەی ئەو کەسی پلە و پۆستێکت هەیە بیکە بە گۆچانی دەستت هیوا هەیە فەرمانبەرێکی بچووکە لە دایرەیەکە ئێستا دەبینم خانە نشین بۆ چەند خۆشە هەرچی خەڵک تووشی دەبێ ڕێزی لێ دەگرێ دەچێتە هەر شوێنێک ئیشی ڕایی دەبێ هەموو سایق تەکسێک لەسەر جادە بۆی ڕادەگرێ ئەڵێ لە دایرەکەی زۆر پیاوی سەردەمی تۆ کە دەهاتم چەند بە حرمەت بووی چەند ڕێنمایت دەکردم چەند ئیشەکەت بۆ ئاسان کردم ئەزانی گۆچانی دەستە لە ڕۆژێکا کە خانە نشین بووی کە حیزبەکەت ڕووخاکە ئەو کورسی و کولێرە نەما با گۆچانێکت بەدەستەوە بێ با مەردانە بژی لە ناو کۆمەڵگادا با لە ڕوود بێ بچێەوە ناو خەڵک ئەی مەسئولەکان بەخوا و کورسی و کولێرەیە بۆ ئێوە هەر تا سەر نامێنێ کوڕە فرسەتێکە با گۆچانی دەستان هەبێ لە ڕۆژی لێ قەومانە با میلەتی فەقیر و هەژار بە دوعایەک بێتە گۆچانی دەست و پشتت نەکەوێ بە زەویدا با تەپڵی سەر لە عارز نەداوەکو دیکتاتۆرەکانی پێشوو هی عەسایە ئای بەڕێزان چەند پێویستیمان بەو گۆچانە هەیە ئای ڕەحمەتی خوا لەوەی کەوا تا فرسەتی هەیە ئەبێتە گۆچانی دەستی خەڵک خەڵکیش دەبێتە گۆچانی دەستت